الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ومێدەوارم ئەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە بێت و خۆی گەورە ئەجر و پاداشتێ بۆ من و بۆ ئێوە و بۆ ئەو ستافە خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام بنووسێت کە باسێکی زۆر گرنگتان پێشکەشەکەین کە چەنێ ئومێدمان بە دنیا هەبێت و ئومێدمان بە قیامەت چەندێک بێت، چەنێ ئیش بۆ دنیا بکەین و چۆن بتوانین دنیا بکەینە کێڵگەی ئاخرەتمان. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. لە ژیانە کاکڵی ئێرە کۆ نەکەیتەوە بۆ قیامەت، ئەی لەکوێ گەنجینە بنیاتەنیت تا لە ژیانایت فرسەت لە دەستمەدە و هەتا تەندروستی درێغی لە قیامەتت مەکە. بەیانیەکی زوو لە قیامەت ڕەنگە ناوی خۆتت بیر نەمێنێ و خوازیاری ناوێکی باش بیت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەوەی لێ ترسم بۆ ئێوە شوێنکەوتنی هەوا و ئارەزوو ئومێد درێژیە. شوێنکەوتنی هەوا و ئارەزوو لە حەق دوورت دەخاتەوە، ئومێد درێژیش ئەتکاتە عاشقی دنیا. خۆی گەورە دنیا ئەداتە باش و خراپ، دۆست و نەیار، بەڵام دین و قیامەت و ئیمان تەنها بە دۆستەکانی ئەدات. نەوەی دین بن و تەرکی دنیاویستان بکەن هەتا نوخڕۆی خۆیانتان نەکەن. ئیشێکمان بەم حەبلەی جنابەتان هەبوو. جاویستمان بەسەرهاتی ئەم بەرنامەیەمان لە دوکانەکەی کاک فریادا پێشکەش بکەین و سەرەتای ئەم بەرنامەیە بۆ دەست پێ بکەین بڵین کە دنیا خودی دنیا خۆی ئەوەنە کورتە بمانەوێت لە نمونەیەکا پێشکەشی بکەین. یعنی فریای ئەوەش ناکەوین تەنها لە نمونەکەشە باسی بکەین، چونکە ئەگەر دنیا وا حسێ بکەین کە بریتی بێت لە ئەم حەبلەکە بەدەستمەوەیە، ژیانی من تۆ یەکێکی تر هەمومان ئەم حەبلەیە. ئەم گوریسەکە بەدەستمەوەیە چەندێکی بریتێ لە دنیا. ئەگەر بە فەرزی مەحاڵ حسێ بکەین تەنها ئەمەنەی ئەم ڕەشەی کە تیپەکەمان لێەوە ئەمە دنیای ئێمەیە، ئەمە مناڵیمانە، ئەمە تۆزە گەورە بوونمانە، ئەوە ژنهێنان و شوکردنە، ئەوە کامڵ بوونە و ئەمەش پیری و ئەمە مردنە. ئالێرام دنیای هەمومان تەواو بێت، هەموو کەسێ دنیاکەی هەر ئەوەندەی ئەگەر ئەوەنەش ببێت. هیواهەیە لێرەیە کۆتاییە، هیواهەیە لێرەیە کۆتاییەت، هیواهەیە لێرە و هیواشی ئەگاتە ئەخیرتانەوە ساڵ ساڵەژی. ئەمی تری دنیا ئەوەی تر کە ماوە ئەم حەبلە سپیە، ئەم بەشە ڕەشەی دنیامانە. حەبلە سپیەکە عمری تۆیە دوای دنیا کە ژیانی بەرزەخ، ژیانی قیامەت دەست پێکا. ئەم حەبلە وا دابنێ، ئەم گوریسە وا دابنێ لەم دوکانەی کاک فریادەوە وا دەست پێ بکەین. کاک فریا تۆ خەڵکی کوێی؟ خەڵکی قەراخن. ئەم گوریسە بگاتە قەراخ، نەخێر لە قەراخیش دەربچی هەر بە دوایە بڕۆی وەختێ بزانی بچیتە بەغا، بچیتە تاران، لێوە بچیتە وڵاتێکی تر، بچیتە ئەمریکا. هەرم حەبلە هەر بەردەوام بێ، ئەم سپیە هەر بڕوا هەتا بڕوات وەختێ ئەزانی لەسەر ئەرز دەربچی ئەم حەبلە سپیە هەر بەردەوام بێت تا لە ئەستێرەکان دەرەچی، تا لە کاکێشان و گەلەستێرە گەورەکان و مەجەڕە گەورەکان دەرەچی، تا لە ئەرز و ئاسمانەکان دەرەچی، هەرم حەبلە سپیە بەردەوام بێت. ئەمە ژیانی قیامەتدا. تاوەکو لەوێ لە شوێنێکە یەکێک پێ بڵێت بە فەرزی مەحاڵم باساکەی، پێت بڵێ بە دوای چی ئاگەڕی؟ بڵێ بە دوای کۆتایی ژیانی ئینسانە، ژیانی پەری و جنۆکەکانە ئەگەڕێم. سەرەتاکەیم بینی ئەم بەشە بچووکە بوو، بەڵام کۆتاییەکەی لە شوایە بڵێن کۆتاییەکەی هەتایە ناگەیتە کۆتاییەکەی. هەرگیز کۆتایی ئەم حەبلە نابینی کە ژیانە، ژیانی ئینسانە. لەبەرەوە ئازانم بەم نمونەیە حەزمان کرد بەرنامەی ئەم شەومان، ئەم بەرنامەیەمان پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین کە ژیانی ئینسان بە هیچ جۆرێک کە هاتی دنیا ئیتر مردن نییە بۆ تۆ، تەنیا قۆناغێکە و گواستنەوەیەکە لە دنیاوە ئالێرەوە ئەچیتە ناو بەرزەخ. کە چوویتە ناو بەرزەخ لێرەوە ئیتر بەرزەخ و قیامەتە دەست پێکە هەتایە کۆتایی نایە. تخوا حەیف نییە بۆ ئەم بەشە کورتەی ژیان، بۆ ئەم بەشە کورتەی دنیا نەیکەین بە مەزرعە و کێڵگەی ئاخرەتمان و ئالێرەیە ئیمانداری و موسڵمانەتیەکی باشمان نەبێت و تەوبەیەکی باش نەکەین و ڕاساڵ نەبین و پاک نەبین بۆ خوا و ئەم هەموو ژیانە هەتایە بفەوتێنین بۆ ئەم کورتە دنیایی کەوا هیچی دیابەسەنی و کۆتاییەت.
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. برایان و خوشکانی بەڕێزم، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. مزگەوتەکان ماڵی خوان، ماڵی خوا بەڕێزترین و خۆشەویستترین جێگە و شوێنی سەر ئەرزە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ بەڕێزترین شوێن، خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار مزگەوتەکانە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام یەکەم جار کە هیجرە دەکا بۆ شاری مەدینە، پێش ئەوەی کە ماڵەکەی خۆی دروست بکە، هەوڵی دروستکردنی مزگەوت ئەدا، خۆی یارمەتی هاوڵە بەڕێزەکان ئەدا تا مزگەوتێک دروست بکەن. وەچوو بێت بۆ هەر سەفەرێک ئەوەندە ما بێتەوە کە توانی بێتی مزگەوتێک دروست بکە، ئەگەر شەو ڕۆژێکیش بێ مزگەوتێکی بە شێوەیەکی متەواضعانە دروست کردووە کە خۆی و هاوڵە بەڕێزەکانی نوێژەکانی تیا ئەنجام بدەن. مزگەوتەکان ئەمێننەوە. ماڵی خۆمان هەرچەندە هەوڵی دروستکردنی ماڵەکانمان بدەین، ماڵەکانمان ماڵی فەنایە، ئەڕوا تیا ئەچێ، بەڵام مزگەوتەکان مادەم ماڵی خوایە ئەمێنێتەوە، حتا نوێژی تیا بکرێ، هەتا عیبادەتی تیا بکرێ، ئەجر و پاداشتی ئەو کەسانە ئەگات کە مزگەوتەکان دروست ئەکەن. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێک مزگەوتێک دروست بکە، ئەگەر چی مزگەوتەکەیش بچکۆلە بێ، خوای پەروەردگار لە بەهەشتا قەسرێک، ماڵێک، کۆشکێکی بۆ دروست ئەکا کە چووە بەهەشتەوە، ئەوە ئەبێتە خاوەنی ئەو کۆشکە و تەلارە و بەهەشتیەکان ئەزانن ئەوە کۆشک و تەلاری کەسێکە کە لە ژیانی دنیادا مزگەوتی دروست کردووە. مزگەوتەکان کەشتی ڕزگارین. هەر کەسێت بێتە مزگەوتەوە و هەمووشەی مزگەوت بکە، ئەوە ڕزگار بووی هەم دنیا و هەم قیامەتیشە. زۆرن ئەو غەریبانەی کە ئاوەدانی مزگەوت بوون و سڕی بەرەکەت و نیزای دابارینی ڕەحمەت بوون. زۆربەی جار نەناسراوەکان دوورە پەرێزێکی نەناسراوی کەنارگرتووی بێدەنگ بوون. ئەگەر لە مزگەوت دۆستێکی خوا دۆزیەوە و نیمەکە و داوای دوعای خێر و چاوت لە دوایین هەناسەکانی عاقبەت خێری ئەو بێت. ئاخر خڕۆشانی خەڵکی لە دووی دۆستانی خوا هەرگیز بێمایە نییە، بێسیڕ نییە. فریشتەکان لە مزگەوتەکان زۆرت پێڵێن، لە زیکرا بێدەنگ بە و لە نوێژە خاشع و لە تێبینی کردنە ورد بە و لە دوعایە هەژارانە دەست هەڵبڕە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکا کە چەند شتێکی زۆر گرنگە ئاگامان لێ بێت. پێش ئەوەی کەوا فەقیر بکەبین، ئەگەر دەوڵەمەندی فریای خۆ بکەوە، دەستی خۆت بۆشێنە لەو سامانە، بەشێکی زۆر زۆر چەندێکت بۆ کرابینەرە بۆ قیامەت. پێش ئەوەی ئەگەر دەوڵەمەندیشی پێشەوەی فەقیر بکەوی، ئەگەر فەقیریت لە سەردەمی فەقیریەکەدا ئاگال لێبێ، ئەگەر گەنجی ئەوە گەنجێتیەکەت زۆر سوودمەندە بۆ ئەوەی کەوا بەهەشتی پێ بەدەست بێنیت. ئەگەر سەحەت و لەش ساغیت هەیە، ئاگدار بەم سەحەت و لەش ساغی بەردەوام نابێت و زۆرێک لە دەوروبەری خۆتابینی کە لەش ساغیان نەماوە. لەبەرەوە خۆشەویستان، کۆمەڵی خاڵی زۆر زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کاتوە فەرمێت ئەمانە هەمووی ئینجا پێش ئەوەی کەوا بمریت، مادەم لە ژیانای، ژیان زۆر زۆر گرنگە بۆ ئێمە. خوا ئەم فرسەتەی لەم گردونە گەورەیە، فرسەتێکیە و بە ئێمە 60-70 ساڵ لەم تەمەنەیە ئالێرا بیبینە سەر. لەبەرەوە لەم 70-80 ساڵەیە کە خوا پێی بەخشیوی لە تەمەنی ملیارەها ساڵی ئەم گردونەیە و خۆی شەزانێت چەندێک ساڵی ترەمێنێت. لەبەرەوە ئەمە فرسەتێکی گەورەیە و فرسەتێکی تریشەوەی هەتا مەسیحی دەجال نەهاتووە و تا ڕۆژی قیامەتیش نەهاتووە کە ڕۆژی قیامەت هات ئیتر هیچ چاکەیەکت بۆ ناکرێت دەستە بەسرێت. چەندە گرنگە دروستکردنی مزگەوتەکان، ئەوەندەش گرنگە خزمەتکردنی مزگەوتەکان. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خۆی
چۆن هەوڵی ئەدا مزگەوتەکان دروست بکە ئاوا هەوڵی پاک و خاوێنی و پاگڕاگری مزگەوتەکانیشی ئەکرد و پێشینانی ئێمە سەلەفی ئەم ئومەتە هەمیشە خزمەتی مزگەوتەکانیان کردووە و بە شەرەفێکیشیان زانیوە کە خزمەتکردنی مزگەوتەکان نمونەمان زۆرە لە گەورەی ئەو کەسانی کە خزمەتی مزگەوت ئەکەن دوو نمونە عەرزی جەنابتان ئەکەم نمونەی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەی سەحابیەکە و نمونەی چەند ساڵێک لەمە بەری ئەم مزگەوتەی خۆمانە نمونەی یەکەممان ئافرەتێکی بێکەس ئافرەتێکی ڕەشپێست هاتە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووشەی دایکمان عائیشەی ئەکرد لە هەڵسو و کەوت و لە ڕۆشتن و قسەکانیە هەمیشە قسەیەکی تیا بوو دووبارەی ئەکردەوە ئەی فەرموو ويوم الوشاح من أعاجيب ربنا ألا إنه من بلدة الكفر أنجاني عائشە ڕۆژێک لێی پرسی ئەم وشەیە چییە تۆ ڕۆژانە دووبارەی ئەەکەیتەوە هەر جارێک بۆی بۆ ئێرە هەڵ ئەسادا ئەنیش ئەڕۆی ئەم قسەی دووبارە کردەوە ئەم ئافرەتە باسی چیرۆکی خۆی گەڕایەوە پێش ئەوەی ئیمان بهێنێ کە لە ناو هۆزێک لە هۆزەکانی عەرەبە جاریە بۆ لەوێ ڕۆژێک گوتی ئافرەتێکیان تازە بووک بوو منیان لەگەڵا نرد بۆ ئەوەی بڕوە خۆی بشوە جلەکانی لای مندانە جلەکانی پارچە جلێکی تیا بوو پارچە قوماشێکی تیا بوو کە لە حەریر بوو ڕفتەیەک بوو ڕفتەی خۆمانە ئافرەتان کە ئەیدێن بەسەر شانیانە بە ئاڵتون و بە مرواری چنرا بوو داینا لەسەر جلەکان حەدە با بڵین باڵندەیەکی گۆشخۆرەوەی کەڕاوەکە لە کوردەواریە پێی ئەوترێ کۆلارەیان ناوی تریشی هەیە سوورە داڵیشی پێ ئەوترێ وتی وەی زانی کە ئەوە پارچە گۆشتە و هات و پڕی پیا کرد و ڕۆی با بڵین ئیمامی بوخاری لە سەحیحەکەی گەڕێتەوە ئەفەرمێ ئەم ئافرەتە خەڵکی هۆزەکە هەمووی لە من بەگومان بوون کە من دزیومە حتا زۆر لێم تووڕە بوون لێیاندام حتا جلەکانیان لەبەرە داکەندم و هەموو گیانیان تەفتیش کردم و ئەنزانی شاردوومەتەوە لەوا بوون کە لێیان ئەدام سوورە داڵەکە با بڵین ئەو ڕفتەکەی هێنایەوە و دای بە سەری مندا و ڕۆی ئیتر کە زانیان با بڵین من بێگوناهم و زوڵمیان لێ کردوم و بەناحەق لێیان داوم زۆر داوای لە بوردیان لێ کردم و وتیان لە باتی ئەوە مرۆ ئازاد بە ئەم ئافرەتە کەسی نییە دێتە ناو مەدینەوە هەواڵ ئەپرسی هەواڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمان ئەهێنێ کەسی نییە پێغەمبەر عليه الصلاة والسلام شوێنێکی لە مزگەوتەکەیە بۆ تەرخان ئەکا ئەمایەوە هەمیشە لەوێ ئەمایەوە و خزمەتی مزگەوتەکەیشی ئەکرد ڕۆژێک پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەڕوا بۆ مزگەوت ئەبینێ ئافرەتەکە دیار نییە هەواڵ ئەپرسێ کوا فڵان کەس ئەڵێن قوربان دوێنێ شەو وەفاتی کرد فەرمووی ئەی بۆ منتان ئاگادار نەکردەوە وەکو بڵێ بە شتێکی کەمیان زانیوە چ پێویست دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڕوا بۆ ئافرەتێکی ڕەشپێست بەم شەوە بێتە دەرەوە و لە ئیسراحەت ببێت و بێنوێژی لەسەر کاو لەگەڵ یا بچۆ بۆ گۆڕستان تەنەی پێغەمبەری خوا خۆمان با بڵێن شۆردمان و کفنمان کرد نوێژمان لەسەر کرد و بردمان بۆ گۆڕستان ئەسپەردەمان کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی دە قەبرەکەم پیشان بن وا کە ئامادە نەبوون بۆ نوێژ لەسەرکردنەکەی گۆڕەکەیم پشار بدەن و لەگەڵ کۆمەڵێک لە سەحابە بەڕێزەکاندا چووە سەرگۆڕی ئەم ئافرەتە و نوێژی لەسەر کرد نوێژکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مانای لێخۆشبوونی ئەو کەسەیە چونکە دوعا ئەکا دوعای پێغەمبەریش ڕەت نابێتەوە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆیشتە سەر گۆڕەکەی و نوێژی لەسەر کرد و دوعای خێریشی بۆ کرد و پاشان فەرمووی ئەم گۆڕستانە تاریک بوو بە نوێژەکەی من هەمووی پڕ بوو لە نور و ڕووناکی ئەمە نیشانەی ئەوەیە کە هەر کەسێک خزمەتی مزگەوت بکە ئەوە بەڕێزە لای پێغەمبەری خوا وەلای خوای پەروەردگار وەلای ئیمانداران و ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە و خزمەتکردن تەنها با بڵین ئەرک و مافی مامۆسای مزگەوت نییە یان تەنها خادم نییە کەسانێک بڵێ وەڵا خۆ خادمەکان پارەوەرئەگەن بەڵێ بەڵام ئەمە ماڵی خوایە ئەرک و واجبی سەرشانمانە هەمومان خزمەتی مزگەوتەکان بکەین وەک پاک و خاوێنی مزگەوتەکان ڕابگرین زیاتر لە ماڵی خۆمان. ڕاستی خۆی پێویستە خۆی تەعالا ئینسانەکانی خەڵق کرد لەسەر زەویە هەڵبەتە دنیاش بەشی ئەوە پێویستە کە ئینسانی تیا بژی بۆچی بۆی کێڵگەیەک بێ بۆ قیامەتمان دنیاش بەڕاستی ئەوە نەپێویستە کە ئینسان بتوانێت قیامەتی لە یاد نەچێت و بەڕاستی بتوانێت تایە بژی بۆی توێشوێک کۆکاتەوە بۆ قیامەتی بەڕاستی نمونە زۆرن لەم کاتە لەوانەیە ئینسان نەتوانێت لە کتوبڕێکان نمونونەکان بێنێتەوە بەڵام یەکێ لەو نمونانە
من کە بیێنمەوە بەڕەحمەت بێ من باوکی خۆمەکەم بەنمونە خوالی خۆش بێ باوکم بەڕەحمەت بێ هەموو کاتێک ئەوەنەی کە لە یادوی منابێت هەموو کاتە نەسیحەتیەکردین ئەی ڕۆڵە هەموو ئێوارەیەک ئەی ڕۆڵە لە هیلاکی لە شێساغ بووی لە مزگەوت بووی ئەوەنە دڵی پێی خۆشە بوو کە نوێژەکە نەخۆش بوو نزیکە حەڤە ساڵ یەک ڕۆژی کەم بوو لە جێگایە کەوتە بوو بەڵام ئەوەنە دڵی پێی خۆش بوو کە پرسیاری لێکن ئەی جەماعەتەکەت نوێژەکەت دائیمە نەسیحەتی ئەوەیە کردین ئەیت دنیاتان ئەوە نەبیوە کە تیاژین پێویست بە مۆدیل و مۆدیلکاری ناکە ئەمڕۆ ئەم ژیانی سەرقال دنیای کە سەرقاڵی کردوین بەداخەوە خەڵک ئەمڕۆ بەڕاستی ئەوەنەی سەرقاڵی دنیاە سەرقاڵی قیامەتی نییە خۆزگە بە خۆزگاتی خوا ڕوبعێکی نەوەکو نیوێشی ڕوبعێکی ئەوەنی کە سەرقاڵی دنیای سەرقاڵی قیامەت میمایە بەسمان بوو بەداخەوە سەفوانی کوڕی سولەیم ئەفەرمێ لە سەردەمی کاتی خۆیان کاتێکە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆ دەرەوە هەموو جارە دەستی کرد بە گریانیان و بۆچی ئەگریت ئەی فەرموو لەوانەیە جارێکتر نێمەوە ناو مزگەوت ئەوەنە خۆی ئامادە کرد بوو ئەوەنە دوور بوو لەوەی کە توولی ئەمەلی هەبێت و ئومێدی بە دنیا زۆر بێت یعنی هەمیشە ئامادەی ئەوە بوو کە بمرێت چونکە مردن ئەو غائیبەیە ئەو نادیارەیە کە یەخەمانەگرێت لە کتوپڕێکە بەغتەتەن یعنی کتوپڕیەتە سەرمان و هیچ فرسەتێک بەدەستیەمەوە نایەڵێ باشە ئەگەر ئەجەل دیاریکرا وایە بیاون تا 50 ساڵی هەرتۆژی هەر لێسە و دەستێ ناچوە هیچ ئیشێک کە ونا کە غائیبە لە ئێمە کە نادیارە ئەبێ زیاتر بترسین چونکە ڕەنگە 5 ساڵی تر بێ ڕەنگە 2 ساڵی تر بێ ڕەنگە ئەوانەی ئێستا کە بە نەخۆشی کۆرۆنا ئەمرن یعنی کیان تووشی سەرسامیت ناکە کاتێککە ئەبینی فلانە کەس کۆچی دوایی کردووە ئەبیسی فلانە کەس کۆچی دوایی کردو یا بۆ خودی خۆی چەند جێی سەرسامیە ئێستا کە کەوتۆتە عالمێکی تر کە بریتێ لە بەرزە نمونەی دووهەم نمونەی پیاوێکە ناوی مام سەید بوو مام سەید ناوێکی ئاشنایە لای خەڵکی گەڕەکی خەبات پیاوێکی پیر پیاوێکی پشتەماوە پیاوێکی بێکەس کە هەموو تەمەنی خەریکی خزمەتکردنی مزگەوت بوو بەبێ بەرامبەر تەنها لە بەرخاتری خوای پەروەردگار و لەو کەسانە بوو کە خۆیان فرۆشتبوو بە خوای پەروەردگار و دنیایان وەلا نابوو ئەم پیاوە ماوەی 37 ساڵ خادم بۆ لە مزگەوتی ئێمەدا لە ساڵی 1970 کە ئەم مزگەوتە دروست کراوە هەتا 2010 وفاتی کردووە هەمیشە لە مزگەوتای خزمەتی کردووە لە گەنجیا لە ئێرانەوە هاتووە خەڵکی سەفاخانەی هەوشار بووە لە ئێرانەوە هاتووە گەنج بووە هاتووەتە بەغا شارەکانی تری عێراق لە کەرکووکە لە خزمەتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیسا بووە چەند ساڵێک لەوێ بووە هەتا مامۆستا هەتا لە ژیانیشا بوو هەموو جارێ سڵاوی تایبەتی ئەناردەوە بۆ ئەم پیاوە ئیفەرموو ئەمە یەکێکە لە دۆستەکانی خوای پەروەردگار لە ڕۆژگارێکین لێپرسینەوەتان لەگەڵ ناکرێت دواڕۆژ لێپرسینەوەیە و کردارتان پێ ناکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەوەی لێترسم بۆ ئێوە هەوا و ئارەزوو و مێدرێژیە لە حەق لاتانەدات و بیری قیامەتتان ناهێڵێت سڕتانەکات ئاماژەی بەهێڵێک کرد صلی الله علیه وسلم کە مرۆڤ لە نێوان ئەجەل و ئەمەلدایە فەرمووی ئادەمیزاد پیرە بێت سووربوونی لەسەر پارە و ماڵی دنیا و هێشتا زوەی تەمەن پیر نابێت و لە خشتەیە بات حەزرەت صلی الله علیه وسلم فەرمووی سەرەتای ئەم ئوممەتە بە یەقین و دڵنیایی و زوهد ڕزگاری بوو کۆتاییەکەیشی بە هیلاکدا دەچێت بە چروکی و ئومێدرێژی کە ئەم دوانە زۆر خراپن هەڵدان بۆ دنیا لە عینی کاتشا زەرورە شێخەگیان بەڵام ئەبێ ئەو توول ئەمەلە نین بە خۆمانکەوە وازانین کە نامرین ئەجینا ناکرێت مەسەن تۆ نەیتە دەرەوە کاسبی نەکردن بەڵام سەیری بەنسبەت دنیاوەکە پێغەمبەران فەرموویان صلی الله علیه وسلم اللهم لا تجعل الدنيا أكبر همنا نابێ هەموو هەمێکە هەر ئەوە بێ ڕۆژانە دەیتە دەرەوە هەر ئەرقام کۆکەیتەوە تێگەی تۆ دێتەوە دەرەوە بە حەساد هەبێ بۆ قیامەت بە زەخیرە کۆکەیتەوە بۆ قیامەتی لە عینی کاتشا خۆی ناشتێکی مبارەکە تۆ ماڵ و مناڵ بەخێوەکەیت و ئەمانە شتێکی باشە بەڵام پێویست ناکە یعنی هەموو هەمێک هەر پارە و پارە بێ چۆن بۆ قیامەت بژین
بۆ قیامەت زانایان هەمویان وا ژیاون بۆ قیامەت ژیاون چۆن ئەویش بەوە بێتەوە مەسەلەن تۆ مەسەلەن هەموو شتێ حەقی خۆی بێتێ سنووری خۆی بێتێ مەسەلەن من لەم دوکانە دانیشتوم ئیناکرێ من نوێژەکەم لێمەبانی لەبەر خاتیەوەی کەوا دوکانەکەم دانەخەم ناکرێت لەبەرەوەی مەسەلەن شتێکی کەم قازان زیاتر بکەم دەستی تۆ بکەم دەستی ئەم بکەم باشە هەموو شتە دین معاملەیە دین کردەوەیە مەسەلەن کابرایەکی دەلاک بە شێوەیەکی کە ئیمتیحانی تایە من بە شێوەیەکی کە مهندسێ بە شێوەیەکی کە دکتۆرە بە شێوەیەکی کە هەر کەس ئەنجاوانش عیبادەتە خۆتەوە ئیخلاص بکەی و ئیتقان بکەی لە ئیشەکان تا ئەویش هەر شتێکی جوان ڕێک پێکە حاج عەباس جەنابەت دەتوانی لە دوکانەکەتا لە هەمان کاتا دوکاندارێک ئەتوانێت لە هەمان کاتا چۆن کاسبێکەیەکە زیکری خۆش بکات قورئان بخوێنی ینی خۆ ڕێ لە کاسبێکی ناگرێت چێژی هەیە ئەو زیکرە زۆریش طبعا زیکر لە دڵە تەقوا هاهونا تەقوا لە ناو دڵە تۆ توانین لە دڵی خۆتا بیکەی تێگەشتی ئەرەوەڵات تۆ بە درێژایی ڕۆژ خۆشت نییە هەموو کاتێک جاری وایە لە ڕۆژێکا 3 معاملە ناکەی 2 معاملە ناکەی بەڵام توانین تۆ وردەکان بخوێنی زیکر بکەی یادی خوا بکەی یادی مردن بکەی مردن کەم نییە شێخ فاتح من گوێم لە بەرنامەکانی تۆ بووە وەکەفا بالمۆتی واعیڵە مردن دەرزێکی گەورەیە بۆ ئینسان ئەیتر ئەسباب زۆرە گەر بتەوێ یەکتە دەرەوە لەم بازاڕە توانی قیامەتیش بەشی قیامەتیش بکڕی بۆ خۆت پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان دوو بەردی هەڵا چۆن اسم لەم بەردە هەڵێمە یەکەم دووهەم بەردیش بەدوایە بەردی یەکەم فەرمووی ئەجەلە و بەردی دووهەمیش ئەمەلی ئینسان و ئومێدەکانی ئینسانە یعنی ئەجەل بەو معنایە کە چواردەور و ئیحاطەی بە هەموو ژیان و دەوروبەری ئینسان ناوە و ئەمەلیش ئەکەوێتە دوات بەو معنایی کە تۆ فریای ئومێد و ئاواتەکانی ژیانت ناکەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر فرمودەی هەیە لەسەر ئومێد و ئەجەل حتا یەکێک لەو فرمودانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باس لەوەکە کە ئینسان لە نێوان ئەجەل و ئومێد و ژیانی دنیاە خەتی کێشاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە زۆر جار ناگەیتە ئومێد و ئاواتەکانت مام سەید لە کوردستانی ئەم دیوە لە چەند شوێنێکە خزمەتی مزگەوتی کردووە و حتا لە عێراقیشە لە کەرکووکە چەند ساڵێک لە خزمەتی مامۆستا عەبدولکەریم و دەڕیسا بووە هەمیشە مامۆستا ئەگەر کەسێک بەهاتایە ناسیا بووایە سڵاوی تایبەتی ئەناردەوە بۆ مام سەید و ئەیفەرموو مام سەید یەکێکە لە دۆستەکانی خوای پەروەردگار و حتا بە ئەبدال ناوی ئەبرد ئەیفەرموو ئەو پیاوە ئەبدالە مام سەید هەرچەندە خزمەتی مزگەوتی کردبێ بێ بەرامبەر خزمەتی کردووە مەگەر خەڵکێک خۆی پارەی دابێ بە مام سەید لە مزگەوتی ئێمەدا ساڵانە تەنها دوو جەژنەکە با بڵین جەژنانەمان کۆ کردەوە بۆ مام سەید ئەوەیشی کە خەڵک بیدایەتێک کۆی ئەکردەوە و هەر مزگەوتێک پێویستی پێ وایە مزگەوت دروست بکرایە یان تعمیراتی مزگەوت بکرایە کەسێک هەبوو لە گەڕەکی ئێمە ئێستا با بڵین گەنجێک بوو ئێستا حەجی کردووە حاجی کاکەبرا ئەیدا بەو و ئەو ئەیبرد بۆ مزگەوتەکان ئەیدا بە مزگەوتەکان ینی خۆی هیچی بۆ خۆی نەئەهێشتەوە خواردنی مام سەید زیاتر ماڵی خواردنیان بۆ هێنا ماڵی حاجی فەتاحی وێڵەدەری ماوەی 33 ساڵ ئەو ماڵە خواردنیان بۆ هێنا من لێم پرسی چەند ساڵە خواردن بۆ ئێنن مام سەید وتی من ئەو ماڵە 33 ساڵە خواردن بۆ ئێنن یەک ئێوارە نیان هێناوە کە لە ماڵ نەبوون ئەگەر میوانیش بوو بێتن لە پێشا خواردنەکەی منیان هێناوە ئەوجا ڕۆشتن بۆ میوانەکەی خۆیان پیاوێکی واریع بوو خواردنی هەموو کەسی نەئەخوارد ئەگەر کەسێک زۆر لی ئەمین نەبوایە خواردنەکەی نەئەخوارد حتا کەسی وا هەبوو کە خێریشی هێنا بۆ مزگەوت با بڵین تەرمۆزەیەکی دانا بوو مام سەید سەهۆڵی تێ ئەکرد ئەگەر بیزانایە کەسەکە زۆر کاسبەکەی حەڵاڵ نییە ئەیوت تۆ مەیهێنە با خەڵک لەو سەهۆڵە نەخواتەوە کە تۆ ئەیهێنی خەوتنیشی لە مزگەوتا بوو هاوینان لەسەر سۆکەکە ئەخەوت و زستانان لە ژوورەوە لە پاڵ زۆر پاکە و نیوەڕوانیش هەر لە هەیوانی مزگەوتەکەی ئەخەوت خەوێکی زۆر متەواضعانە ینی پشتیشی دانانە ئەو تەختانەی کە لەسەری دانیشی بۆ کاتی دەستنوێش تەختەیەکی لەوانە ئەهێنا و لەسەری ڕائەکشا کە هاوینان لە با بڵین لەسەر سەکۆکە ئەخەوت ماڵی ئێمە گڵۆپێکمان هەبوو
ئەیدا لە حوشەی مزگەوت هەستم پێ ئەکرد شەوان ئیتر لە دەوری 11 شەوە هەڵ ئەسا بۆ شەو نوێش پێشی خۆش نەبوو خەڵک بیبینێ ڕۆژێک گوتی مامۆستا خوا شەوانە ئەو گوڵۆپە کوژێنە ڕووبا من دیار نەبم هەستم ئەکرد شەوانە زۆر خەریکی شەو نوێشکردن بوو و ئەو چەند ساڵی لە مزگەوتا بووە هەمیشە ئامادەی جەماعەت بوو 5 فەرزە ئامادەی جەماعەت بووە پێش ئەوەی وەفات بکە مانگێک 2 مانگی مابوو بۆ وەفاتکردنەکەی ڕۆژێک گوتی مامۆستا تۆ ئاگادار بە هەرچیەکم هەیە لە ژوورەکەی خۆمایە ئەگەر مردم چۆنت پێ خۆش بوو خۆت وای لێ بکە بۆم ئەەکەی بە خێرچی لەکەی کەیفی خۆتە ئەو کە وەفاتی کرد با بڵین ئێوارە ئەمە لە نوێژی مەغریب و کاتە مزگەوتی خۆمان تێکچ بوو کە گەڕاینەوە لە نوێژی مەغریب ئەو ماڵە خواردنیان بۆ هێنا بوو دابووی لە درگاکەی نەکردبووە و دوایی با بڵین چەند کەسێک کۆ بووینەوە و درگاکەی مانشکان و چوونەوەتی و بینین مامسەی وەفاتی کردووە پیاڵەی چای تێکرد بوو نیوەی خواردبووەوە نیوەکەی ترفیلیان نەکەوت بوو کە ڕاکشا بوو دەستی خست بووە ژێرسەری قاچەکانی هەڵنا بوو ئیتر هیچ با بڵین تێک نەچوو بوو وەکو تەپاوتل بکایان جامان شتەکەی تێکچێ هیچ هەر ئاوا دەستی خست بووە پشتەسەری و وەفاتی کردبوو هەر ئەوەی کە بڵاو بووەوە کە مامسەی وەفاتی کردو خەڵکێکی زۆر کۆبوونەوە ینی شەو لە مزگەوت ماینەوە زیاتر لە 50-60 نەفەر ئەو شەوە لەگەڵ یامایەوە و وەسیەتیشی کردبوو لە ڕازیانە ببنێژن ئێستا ئێمە کە وەساوین ئەمە سەر گۆڕی مامسەیدە و گوندی ڕازیانەیە حکمەتی چی بوو کە لە ڕازیانە ببنێژن دوایی من لە کەسی خەڵکی ڕازیانە پرسی بۆچی مامسەید ئێرەی هەڵبژاردە بوو لای من و لای چەند کەسی تر وەسیەتی کردبوو کە مردم لە ڕازیانە ببنێژن دوای وتیان مامۆستا لە ڕازیانە ئەم گۆڕستانە کۆمەڵی خەڵکی زۆری تایە کە غەریب بوون لەم گۆڕستانەدا نێژراون و کەس نەیزانی وەکیان دیارە مامسەیش حتمما هەر حکمەتەکەی ئەو بۆیە پێی خۆش بکە لێرە بنێژنێ مامەسەی بڕوا ناکەم شەوانە بەسەریا تێپەڕی بێ ئیلا شەو نوێژی نەکرد من خۆم شاهیدم ماڵەکەمان بە پەنایەکەوە بووە شەوانە 11 شەو هێشتا من نەخۆت مامسەی هاتوتە خوار و دەستێژی کردو چۆت شەو نوێژی کردووە ینی ئەمە شتێکی کەم نییە هەموو تەمەنیا 12 ساڵی ئەوەڵی تەمەنی نەبووێ هەموو تەمەنی لە خزمەتی مزگەوتا بووە لە بەسراوە حتا ئێرە مامسەی لە هەموو شارەکانە خزمەتی مزگەوتەکانی کردووە خزمەتی تەکیەکانی کردووە شەو نوخۆلی کردووە لە مزگەوتەکانە هیچ کامێکمان ئەوەندەی مامسەی دڵسۆزی ماڵەکەی چەنە دڵسۆزی ماڵی خۆمانین مامسەی ئەوە زیاتر دڵسۆزی مزگەوت بووە کۆبوونەوەی جەنابتان لەو ڕێگە دوورەوە کە هاتوون هەر ئەوە نیشانەی ئەوەیە کە نیشانەی چاکی ئەم پیاوەیە نیشانەی ئەوەیە کەسێکە هیچ خزمی کەسمان نییە کەس ئیعلانی بۆ نەکردووە ینی لە ماوەیەکی زۆر کەمە ئەم هەموو خەڵکە کۆبووەتەوە ئەمە لە کتێبەکانە بە خزمەت چەند جار قیسی وا گەیشتوم ئەفەرمێ پیاو چاکە بۆ عەمری خوای کردووە لە سلمانی فارسیەوە دەگێڕنەوە کە دەفەرمێت بە 3 کەس سەرسام بووم و کەوتمە پێکەنینیش ئومێد درێژێک بە دنیا و مردنیش بە دوایەوەیەتی کەسێک لە خەڵکی خۆشە بێت و بێ ئاگالەوەی کە لای خوا بە توندی لێپرسینەوە و سزای لەسرە و بێ ئاگاشە لە حاڵی خۆی کەسێک بە هەموو دڵێکی پێکەنێت و ناشزانێ کە ئایا خوا لێی ڕازیە یا خودنا سیانیش ئەوەندە خەمباریان کردم هەتا کەوتمە گریان و شین و شەپۆڕ وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دوورکەوتنەوەم و دابڕانم لە شارەکەی و هاوڵە ئازیزەکان و دۆستانی خوا هەول المەطلع و سەرەتای مەحشەر و ڕێگای مەحشەر و زیندووبوونەوە و ڕووکردنمان بە تەنهایی و بێکەسی بۆ گۆڕەپانی مەحشەر و لێپرسینەوە
وەستان بەڕووزردی و دەردەداری و گرفتاری دەستی گوناه و خەجاڵەتی بەردەم حەق تەعالا لە مەحشەری گەورەیە. ئیتر نازانم لەو کاتەیە بۆ بەهەشتیا خودت بەنا بەخوا بۆ دۆزەخە برێم. خەمی گەورە ئەمەیە. کاتێک کە مام سەید وەفاتی کردووە جەنازەکەیمان برد بۆ مزگەوتی حاجی عەزیز چون مزگەوتی خۆمان ئەو کاتە تەعمیرمانە کرد خەڵکێکی زۆر کۆبووەوە و خەڵکێکی زۆر حەزی ئەکرد ئەو بیشوە وەسیەتی کردبوو لەوە پێش کە پیاوێکی خەڵکی مزگەوتی خۆمان بیشوە کەویش ئەم ساڵ وەفاتی کرد ئەوان شۆردیان شەو کۆمەڵی خەڵکی زۆر لەسەر جەنازەکەی ماینەوە حتا زۆر کەس داوای لە من ئەکرد مامۆستا من حەز ئەەکەم ئەگەر تەعزیەدا بنین مەسروفی تەعزیەکەی عایدی من بێ یان پارەی کفن و قەبر ئەوانە عایدی من بێ و لەو شەوەیە زیاتر لە 15 تەلەفۆن بۆ من هاتووە کە نەم ئەزانی کێن هەمووی ئەوی مامۆستا حەز ئەەکەم مەسرفی تەعزیەی مام سەید عایدی من بێ وتمان کاکە تەعزیە بۆ دانانی لەبەر ئەوەی سەحابی ئاسا ژیە با مردنەکەیشی هەروەکو سەحابیانە بێ و بەیانی کە جەنازەکەیمان هێنا لەو جادەیە و کە هێنامانە سەرەوە ئەوەنەی سیارە گەڵا بوو ئەڵین 10 ساڵە و پێش ساڵی 2010 بوو ئێستا سیارە زۆر نەبوو ئەوەنەی سیارە لە گەڵا بوو خەڵک دوایی بیسمانوتیان ئەبێ ئەوە چ کار بەدەستێ بێ مرد بێ کە ئەوەندە خەڵکی لەگەڵایە لەگەڵ با بڵین هیچ کەسیشی نەبوو خەڵکێکی زۆر هاتبوو حتا ئێمە لێرە ناشتمان تەواوی لە ناشتن هێشتا خەڵک هەر ئەهات بێ ئەوەی ئیعلانمان بۆ کردمونە لە فەیسبووکانە لە هیچ شوێنەکە هەر خەڵک قۆڕسکی هاتبوو لەبەر خوای پەروەردگار و ئازانی کە پیاوێکی ئەوەندە دڵسۆزی مزگەوت و ئەوەندە خزمەتکاری مزگەوت و ئەوەنە پیاوێکی بەدین بوو هەمویان پێیان خۆش بوو کە ئامادەی ناشتنەکەی بن و لێرە ناشتمان و کە ڕۆشتینەوە بۆ با بڵین بۆ شار خەڵکی گەڕک پیاوە بەتەمانەکان کە چەند ساڵێک بوون لە گەڕەکە بوون و دۆستی مام سەید بوون هاتوونە بەرد مزگەوتەکەیان و بەخوا دڵمان نایە بڕۆینەوە بە ماڵەوە ئیدارە ناکەین لە ماڵەوە خەریکە شێت ئەبین ئەگەریان فرمێس کە هاتە خوارەوە بەچاویانە بۆ مام سەید کە دۆستێکی 37 ساڵەیان لە دەستدا بوو پاش ئەوەی یەک دوو ڕۆژ تێپەڕی منوتم کاکە مام سەید وەسیەتێکی لای من کردووە و توێتی ئەگەر مردم هەرچیم هەیە لە ژوورەکەیە خۆتان چیتان لێ کرد وەرن بە لەسەر منیش نەکەوێ پیاو خراپێ کەسێک بێت دوای ئەو شتەکان بەرێ 12 نەفرێک کۆ بووینەوە و شتەکانمان هەمووی جیا کردەوە کۆمەڵێکی زۆر جلوبەرگی هەبوو کە ئەو تەنها جلوبەرگێکی کۆنی لەبەر ئەکرد زیاتر لە دەکراس و قاتی کوردی و پێڵا و گۆرەوی کۆمەڵشتی زۆری هەبوو کە هیچی لەبەر نەکرد و هەمووی خەڵک بۆی هێنابوو هەر بە قەتکراوی داینابوو دوای کە شتەکانمان کۆکردەوە لەژێر فەرشەکەیە پارەکانی با بڵێن ڕاخستە بوو لەژێر فەرشەکەدا ملیۆنێک و 224 هەزاری هەبوو لای پیاوێکدامان ناوتمان ئەمە ئیرادەی خوا ئەگەر کەسێک هاتوو و وتی من کە سوکاری ئەوم حەقی ئەو حەقی شەرعی ئەوە کە ئەو میراتگری ئەوە خۆ ئێمە میراتگری ئەو نین ئەگەر نەیش بوو ئەو کاتە دوای بۆ ئەکەین بەخێر نزیکی ئەوە بوو کە مزگەوتەکە لە تەواو نابوو کە تعمیراتەکەی تەواو بوو نزیک بووە لە ڕەمەزان و لەو کاتانەیە پیاوێک ڕۆژێ هات وتی مامۆستا وەڵا خەوم بە مام سەیدەوە بینەوە ئێستا شەو پیاوە ماوە پیاوێکی ئەهلی مزگەوتی خۆمانە شێو ڕوویەکی زۆر جوانی هەبوو وتم چیت قسە لەگەڵا کرد هیچی وتی وەڵاهی هەر ئەوەندەی وت بە مامۆستا بڵێ حاجەکەی بیر نەچێ من بیرم کردەوە نازانم هیچ شتێکی وام لە خەیاڵانیە زۆر بیرم کردەوە ساڵێ 2 ساڵ پێش ئەوەی مام سەید وەفات بکە ڕۆژە پێم وت مام سەید وەرە با حەجێکت بۆ بکەین تا ماوی ئەگەر خۆت ڕازی بێ حەجێکت بۆ ئەەکەین وتی نەوەڵام مامۆستا حەجم بۆ مەکەن من زۆر 2-3 جار لێم دووبارە کردوتی ئەگەر وەتان کردم دوای مردن حەجەکەم بۆ بکەن دوای مردن بۆ بکەن هەر ئەوە دوای بین کۆتم وەڵاهی دیار هەر ئەوەیە میرم چوو بۆەوە دوایش لە پارەکەی خۆی حەجێکمان بۆ کرد و بەڕادێکی ئاو کڕیمان و لە حەوشەکە دامان ناخێری ئەو و ئەوەیشی مایەوە دامان بە قورئان و بە تەفسیر و کردمانە مەکتەبەکەی مزگەوتەوە لە ئێزال ئێستش لەوێدایە و خەڵک ڕۆژانە ئەیخوێنێتەوە ئەگەر ئێمە دەرگای ئومێد و
ومێ درێژی بە دنیا و ئەوەی کە دنیا هەتایە بۆ ئێمە ئەمێنێتەوە ئاوا سەیری بکەین دەرگای قەسوەت و ڕەقی دڵمان لێکرێتەوە چونکە حەسرەتی فەوت و لە دەستچوون حەسرەتێکە زۆر کەس دوای مردن یا لەیتەنی کونت و توڕاباڵێت خۆزگە لە دنیا هەر گڵ بوومایە خۆزگە هەر نەبوومایە و ڕەنگە زۆرێک تریش خۆزگە بخوازێ ئەی بۆچی ئەوەم نەکردو بەو جۆرە باش نەبووم تاوەکو ئەم هەموو خەڵکە ساڵ حەکە ئێستا ڕێگەی بەهەشت دەگرنە بەر و ئەچنە ناو بەهەشت و ڕەزامەندی خۆی گەورە بەدەسێهێنن لەبەرەوە با ئێمە مبادرەمان هەبێت دەست پێشخەریمان هەبێ بەوەی کە پێش ئەوەی ئەجەل بێت با باشترین عمل و کردەوە بکەین تاوەکو ڕجای لوتفی سەلامەت و ڕزگاری بەدەستبێنین ئینشاءالله چوار شت هەیە نیشانەی شەقاوەت و نەکبەتیەیەکیان ئەوەیە کە ئومێد بە دنیا زۆر زۆر بێت وابزانی قەت نامریت نەخۆشیەکی ترسناکە دوو هەمیان دڵڕەقیە وەسی هەمیان نەبوونی فرمێسکە لە چاوەکانە و چوارەمیشیان بریتە لەوەی کە بەخیل بیت و شروبی ئەمانە هەموو بەیەکەوەیان کرێت و هەموویشیان ئەو نەخۆشیانن کە ئینسان بەیەکەوە ئەگرێت کە قەسوەتی دڵت هەبوو دڵڕەقیت هەبوو چاوت فرمێسک ناڕێژێ لەبەر خاتری خوا ئومێدە بە دنیا زۆر زۆرە بێ هەرگیز بیر لەوە ناکەیتەوە کەوا ڕۆژ ڕۆژان ئەمریت و بەخیل و چروکە بیت قەت بەخشینن نابێ حەزەکەی بەس بۆ خۆت بژیت و ژیانی خۆت فراهەم بکەیت لەبەرەوە ئومێد درێژی بە دنیا ئومێد درێژی بە دنیا سوڵتان و دەسەڵاتی شەیتانە بەسەر دڵا زاڵە بێت با لە خۆمانی دوورخینەوە ئەگەر ئێمە بمانەوێت سەیری دنیا بکەین دوای خۆمان چی بەسەریەت ئەوە سەیری کەسێ بکە کە ئەلم قەبرسانەیە لەم قەبرسانە کۆنەیە کە ئێسێمە تیا دانیشتوین لە ڕازیانە هاتووینە تێرە کە یەکێک لە ئەهلی ئەم دێ فەرمووی باسیەوەی کردی زۆرێک لە خەڵکی غەریبە و خەڵکی خواناس و هەتا زانا هەبوو تێتی بمبەن لە قەبرسانەکەی ڕازیانە بمنێژن لەبەرەوە سەیری ئەمانە بکە ئەمانە کە ڕۆیشتون دنیا چی بەسەر هاتووە هیچی لێ نەهاتووە لەبەرەوە ئێمەش کە ئەڕۆین دنیا نەتێکە چێ نا وێرانە بێت نە خەڵک شین و شەپۆڕەکات هەروەکو خەڵکی کە لە بەرچاوی ئێمە ئەمرێت و ئەڕوات هەمان شتی شەکرێت بۆ ئێمە کاتێک کە ڕۆشتوین لەبەرەوە دنیا زیانی پێناگا ئێمە زیانمان پێگات ئێمە ئەڕۆین و ئێمە داهاتوویەکی ناڕوونمانە بێ ئەگەر بە ئیمانێکی کامەڵەوە نەڕۆین با ئومێد درێژی و توولی ئەمەل وامان لێ نەکات بە دنیا حەز و خۆشەویستی دنیا ئەوەنە نەچێتە ناخمانەوە کە بیرمان بچێتەوە ئەمری واللهی ئازیزانم ئەگەر ئومێد درێژیمان بە دنیا نەبێت دنیا کەشمان خۆشە بێت دنیا خۆی بۆ خۆی محەبەتی دنیا خۆی بۆ خۆی مەطلوب نییە و خۆی گەورە نایەوێ هەر کەسێ ئەم دنیاە بچێتە ناو دڵی خۆی گەورە هەموو ئەم دنیا ئەم کەون و کائیناتی بەلاوە بە قەت باڵە مێشولێ گرنگ نییە لەبەرەوە ئێمە ئەم دنیامان خۆش بێ بێ ئێمە لای خوا چ قیمەت و چ وەزنێکمان هەبێت با وریابین تا نەڕۆشتوین تا لە دەست دەرنەچوو با فریای خۆمان بکەین والله قوربانەوە شتێکی واقعی ئینسانی عاقڵ هەمیشە و بەردەوام ئەبێ ئاوا فکر کات و هەشتی حەقی خۆی بدە دنیا چەنە تاکووە حەقەکەی خۆی بدەرێ قیامەتیش چەنە حەقەکەی خۆی بدەرێ من بە کورتی ئەماڵم ئینسانی عاقڵ ئاوایە خۆی بەراوردکە هەموو کەسێکی زانێت دنیا چەند و قیامەتیش چەنە بەهشتێکی هەتاتایی چەندە دنیا چەندە هەر کەسی عاقڵ بێ ئەتوانێت حەقی خۆی بدە ئەم بە پێی خۆی و ئەو بە پێی خۆی ئەگەر بەراوردیشکەین لە عیلمی خۆی چەند بەراورد نییە ئەم یەکێوێ ئەو بلیارد خوا عاقڵمان کەمان بتوانین ئینشاءالله هەرێکە قیامەت حەقی خۆی بدەین هی دنیاش حەقی خۆی بدەین لە خەونمدا دۆستێکی خوام بینی و لێم پرسی کە وەفاتی کردبوو بە چه هۆکارێ ڕزگارت بوو گەیشتیتە بەهەشت فەرمووی بە پشت بەستن بەخوا و پشتکردنە دنیا و هەرگیز ئومێد درێژ نەبووم بە دنیا و خۆشیەکانی دنیا تەنها خەونێکە و بەرزەخ و قیامەتیش بە خەبەر هاتنەوە و مردنیش ئەو نێوەندەیە و ئێستا لە ناوڕاستی خەوبینینی هەڵەج و بەڵەشداین ئەگەر بە خۆمان بزانین کەسێک
بەردەوامی لە شەهوەت و حەزی دنیادایە، چۆن بۆ قیامەتی دەژی و کارێک بۆ ئەوەیەکات، چۆن نەتوانێ بۆ خوا بێت. ئەگەرەتەوێ سەیرێکی دنیا بکەیت لە دوای مردنی خۆت، سەیری دنیای غەیری خۆت بکە لە دوای مردنیان، دەبینی هیچ ناگۆڕێت و ژیان وەکو خۆی بەردەوامە بێت. جێ خۆیەتی سوپاسی ئەم گوندە بەڕێزە بکەین گوندی ڕازیانە کە مام سەید وەفاتی کرد با بڵین ئێمە وتمان لەوێ ئەینێژین ویسمان لێەوە خەڵک بنێرین بۆ هەڵکەندنی گۆڕەکە بەڵام تیان ناخۆمان گۆڕەکە هەڵەکەنی مادەم ئەو میوانی ئێمە و ئێمە هەڵبژاردوو بێتە ناو ئێمەوە ئێمە خۆمان گۆڕەکەی بۆ هەڵەکەنین هەتا هاتین گۆڕەکەیان هەڵکەندە بوو بە خۆشیان یارمەتیان داین بۆ ناشتنەکە و خەڵکێکی زۆری ئاوایش هاتبوون حتا لەگەڵ خۆمانە ئەوان ناشتیان. کۆمەڵێک سیفەتی ئەم پیاوە جگەلەوەی کە خزمەتی مزگەوتی ئەکرد پیاوێکی زۆر بێدەنگ و هەمیشە خەریکی ذیکر و یادی خوای پەروەردگار بوو، کەم قسەی ئەکرد، ئیتر ئەوە باسی خەڵکو و با بڵێن ئەو زەمکردن و ئەوانەی هەن نەبوو، هیچ بە هیچ شێوەی ئەوانەی نەبوو. ئەگەر لەگەڵ چەند کەسێکە ئەوەی کە زۆر سیقەی پێ بوایە دائانیش قسەی ئەکرد و ئیلا ئەو کاتانەی تر بۆ خۆی دائانیشتی و زیکری ئەکرد و بە بێدەنگی و هیچی تر ینی خۆی مەشغوڵ نەئەکرد بە کاری دنیاییەوە. مام سەید تەسکەرەی نەبوو، تەلەڤیزۆنی نەبوو، ڕادیۆی نەبوو، هیچ یان ئەو کاتانی کە بەخەبەر بوو یان خەریکی خزمەتی مزگەوتەکە بوو یان خەریکی یاد و دیکری خوای پەروەردگار بوو، هیچی تر. حتا من کە ئیمامی مزگەوتەکە بووم کلیلی محرابەکەی خۆم پێ نەبوو، یعنی مامۆستا من خزمەتی مزگەوتەکە ئەکەم ئەرکی سەرشانی منە کە با بڵێن دەرگاکان بکەم و من کلیلی محرابەکەی خۆم نەبوو، ئەوی کە هاتی خۆم بۆ تەکەمەوە، پلاکەکان بۆم نەبوو دای بگرسێنم، ئیشی خۆمە. من یەکەم جار کە هاتمە ئەو مزگەوتەوە وتیان مامۆستا با ئاگادار بی، مام سەید پێی ناخۆشە خەڵک دەست بارەشتی مزگەوتەکەەوە، بەس ئەوەندە خەڵک بۆیە هەیە بێت و بڕوە، ئەگینا یەک پلاک پێی خۆش نەبوو خەڵک دای بگرسێنێ، ئەنی ئەیوو خەڵک سەقەت یەکاشتی مزگەوتەکە خراپەکەن، خۆی پلاکانی داگرسان ئەی کوژانەوە بۆ هەمیشە با بڵێن ئاگای لە مزگەوتەکە بوو، بۆ هیچ شوێنێ نەئەچوو، تەنها جومعانە ئەڕۆی لەو مزگەوتانەی کە جومعی لێ بکرایە، لا ئێمە جومعی لێ ناکرا، جومعی ئەکرد و ئەهاتەوە، ئیتر شەو ڕۆژ لە مزگەوتەکەیە بوو، هیچ شوێنێکی نەبوو، نە سەفەر، نە سەیران، نە بازار، نە ماڵان، هیچ شوێنێکی نەبوو، هەمیشە لە مزگەوتەکەیە بوو. ئەتوانین بڵێن هەمیشە لە حاڵی ئاعتیکافا بوو ئەو پیاوە و هەموو تەمەنی بە عیبادەت بۆ نووسراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەرە کاتە فەرمێت: یا عەبدەڵڵاه كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. أي عبد الله خۆت وەحسێ بکە لەم دنیا کەوا بزانە غەریبێکیت، نەناسێکیت هاتوویتە ئەم دنیاە، یاخود ڕێبوارێکیت و دەیت بەلای ئەم دنیاە و ئەڕۆیت لەژێر سێبەری درەختێکی ئاوایە تۆزێ پشۆ دەیت و هەڵەسیە و شوێنە بجێهێڵی دنیا هەرەوەندەیە. مەسافەی دنیا زۆر زۆر کورتە. وا فەرمێ بە عەبدوڵڵا: وعد نفسك من أهل القبور. خۆت وا ببینە کە ئەهلی گۆڕستانیت، خۆت وا سیر بکە لە دنیا کە لە ناو گۆڕەکەیایت و دەسەڵاتی هیچن نەماوە. ئەمانی ئێستا لەم گۆڕستانیان، لەم گۆڕستانە قەدیمە زۆر کۆنەیان، ڕۆژە لە ڕۆژان زۆر لە ئێمە خۆشتر ژیاون، دڵیان بە دنیا ڕەنگە زۆر خۆشتر بوو بێت، زۆر یان دامەزراوتر بوون لە ئێمە، یاخوتۆکو ئێمە ژیاون، یا لەوانەیە خەڵکی خراپیش هەبوو بێت و ئێستا وەفاتی کرد بێت، لە هەموو چینەکانی تایە، لەبەرەوە ئێستا دەسەڵاتی هیچیان نەماوە. تا ئاوە بێ دەسەڵات نەبووین ئیختیارەکەمان لایە و خوای گەورە ئیختیاریاوە پێمان. تەوبە بکەن ئازیزانم،
با بگەڕینەوە تەوبە بکەین واللهی کەس ئەوەنەی خوای گەورە بە وەفانیە بۆمان کەس ئەوەنەی خوای گەورە ئێمەی خۆش ناوێت عەبدەکانی خۆی زۆر زۆر خۆشەوێت هەر بۆیە هەموو پێغەمبەرانی ناردووە و هەموو دۆستانەی خوا بوون بە نمونە بۆ ئێمە و هەموو ئەم گۆڕستانانە بوون بە مەواعیزە بۆ ئێمە دەیبا دەرسۆر بگرین حەسانی کوفی ژنێکی خواناسی ڕاست و خاوەن تێکۆشان و عیبادەتێکی زۆر و بەردەوام بوو حەسان زۆر زاهید و دنیا نەویست بوو جارێکیان سوفیانی سەوری و عەبدوڵڵای کوڕی موبارەک و ژمارەیەک لەو زانا و دۆستانەی خوا سەردانیان کرد سوفیان بینی لە ژوورەکەی حەسانە تەنها حەسیرێکی شڕۆڵەی تایە پێیوت حەسان ئەگەر نامێ بنووسی بۆ ئامۆزاکانە هەندێشتی ماڵە بۆ بنێرێن و حاڵ و گوزەرانە باش ببێ باشتر نییە حەسان تووڕە بوو لە زانا و ئیمامی گەورە سوفیانی سەوری و پێیوت سوفیان لە پێشچاوانم زۆر گەورە و پایەدار بوویت بەم وتەیەت زۆر دڵگران بووم چۆن تۆ ئاڵی بەرامبەر بە من چۆن شتی وا ئەڵێیت ئەوە لە تۆ ناوەشێتەوە ئەم جۆرە وتانە من داوای دنیا و دنیاویستی لەو زاتە ناکەم جەلە جەلالوه کە موڵکی خۆیەتی و زاڵە بەسەر هەموو شتێکی ئەم دنیایە ئێستا بچم داوا لە کەسێ بکەم کە هیچی بەدەست نییە و خاوەنی هیچێکی دنیا نییە ئەی سوفیان واللهی حەز ناکەم بە شتێکەوە سەرقاڵپم غەیری خوا سوفیان دەستی بە گریانشی بە کۆڵ کرد و لە مەجلیسەکەیە هەمویان هەڵسان و ڕۆشتن